بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەیامی نوێنەری نێتەوە یەکگرتوەکان لە عێراق لەبارەی دۆخی هەرێمی کوردستان کاردانەوەی لێکەوتەوە. دوێنێ جەنین پلاسخار نوێنەری تایبەتی نێتەوە یەکگرتوەکان لە عێراقدا لە وتارێکدا دەربارەی دۆخی هەرێم ڕایگەیاند وامەزان ئەو ئۆتۆنۆمیەی کە هەرێمی کوردستان هەیە هەتایی بەردەوام دەبێت و چیتر نابێ هەرێمی کوردستان بەسەر ناوچەی زەرد و سەوز و یاخود هەر ڕەنگێکی دیکەدا دابەش بکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین پەیامەکەی پلاسخارد چی تێدا بوو بۆ دۆخی هەرێمی کوردستان، ئایا ئەو هەڕەشانەی کە لەسەر هەرێمان هەڕەشەی ناوخۆین لە مەسلەی گەندەڵی و نەعەداڵەتی یاخود هەڕەشەکان هەڕەشەی دەرەکین و چ کاتێک و دەبینێ خاوەن کوردستانێکی بێست ئایا لەسەر دەستی ئەم دەسەڵاتدارانی ئێستا یاخود عەقڵێتی حکومڕانی ئێستا دەتوانین ببینە خاوەن کوردستانێکی بەهێست لەگەڵمان. جنین پاساخ هۆشداریەکەی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لەبارەی دۆخی هەرێمی کوردستان کاردانەوەی لێکەوتەوە. جینین بلاسخار نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق ڕۆژی چوارشەممە لە شاری هەولێر لە کۆنفرانسی یەکڕێزی و دەستور وتارێکی پێشکەش کرد. ڕایگەیاند هەرگیز وا مەزانن ئەم جۆرە ئۆتۆنۆمیای هەرێم هەر بە مسۆگەری و هەتایی دەبێنێتەوە. هەرێمی کوردستان نابێت چیتر بەسەر دوو ناوچەی زەرد و سەوز یان بەسەر هەر ڕەنگێکی دیکەدا دابەش بێت. بە بڕوای بەشێک لە سیاسیەکان و پەرلەمانتاران نوێنەری نەتەوە یەکگرتوەکان قسەی ڕاشکاوی لەبارەی دۆخی هەرێم و مەترسیەکانیەوە کرد و دەبێ هەڵوێستەی لەسەر بکرێت. لەم بارەیەوە ئەبوبەکر عەلی نووسەر و سیاسی باز لەوە دەکات حەقوایە سەرکردە و پارتە سیاسیەکان لە ئاست ئەم قسانەدا بوەستن ڕاچڵەکێن تۆبە بکەن لێپرسراوێتی بگرنە ئەستۆ چیتر درێژەدان بەو دۆخە و خولانەوە لەم بازنە داخراوەدا نەدەن و وا نەزانن کات بۆ چاکسازی و خۆ بنیادکردنەوە و بنیادنانی هەرێمێکی بەهێز و یەکگرتو و خۆشگوزەران و ئازاد لە بەردەمیاندا کراوەیە تا بە شێوازی ڕابردوو لە جیاتی چارەسەری ڕیشەیی کێشەکان و بەڕێوەبردننی ململانیەکانەوە کات بکوژن چارەنووسی بلەتێک بە ناڕۆشنی بهێڵنە و بەو جۆرە وێنای بشێوێت. ئەبوبەکر عەلی ئاماژە بەوەش دەکات وێنای کۆبەڵی نێودەوڵەتی بۆ هەرێم ئەوەیە گۆڕەپانێکە بۆ شەڕی سیاسی و حیزبچێتیەکی پەتا ئاسا کە هەموو کون و خوشبوونێکی گرتوتەوە. ئەوکات بەختیار شاوەی ئەندامی پەرلەمانی عێراق لەبارەی قسەکانی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند. بلاسخارد زەنگەکەی لێدا پەیام لەمە ڕۆشنتر نابێت گوێی لێ بگرن و پێداچوونەوە بە سیستەمی سیاسی و بە شێوازی بەڕێوەبردننی ژیانی خەڵک و مڕاجعەی گرتنی ڕۆژنامەنووس و زیندانیکردنیان بکەنەوە. ئەو پەرلەمانتارە دەژڵێت بە نەعەداڵەتیەکانتانە بچنەوە و نەبوونی موچە و لێبڕینی موچە و هەژاری و ناڕزایەتی خەڵک بە هەند وەربگرن. لای خۆشیەوە کاروان حەمە ساڵح پسپۆڕی کارگێڕی و ئابووری لەبارەی پەیامەکەی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان وتی بە هەندوەرگرتنی پەیامە نێودەوڵەتیەکان و خوێندنەوەی پەیامە سیاسیەکان لە کات و شوێنی خۆیدا لە مێژوودا کاری سیاسیە ژیرەکان بووە بە پێچەوانەشەوە ئەگەر نا بە دڵنیاییەوە ئەم پەیامەی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان بێدووکەڵ نابێت چونکە پەیامەکە هەر لەو دەستگایەوەیە کە بڕیاری 688 دەرکرد و هێڵی 36 ناوچەی جەفرینیان ڕاگەیاند. لە هەمان کاتیشدا ڕێبوارکەرین پەرلەمانتاری عێراق هۆشداری لەبارەی قسەکانی نوێنەری نێتەوە یەکگرتوەکان ڕاگەیاند. لە ماوەی ڕابردوودا چەندین جار دەسەڵاتی کوردیان لەو مەترسیانە ئاگادار کردووەتەوە کە ڕوبەڕووی هەرێم دەبێتەوە بەڵام لە جیاتی گوێ بۆ گرتن و ئیش لەسەرکردن تۆمەتباریان کردوین. سوپاس بلاسخارد کە پشتگیریت کردین. ئەو پەرلەمانتارە ئەوەش دەخاتە ڕوو دەسەڵاتی هەرێم دەبێت لەوە تێبگات کە قسەکانی بلاسخارد تەنیا قسەیەکی ڕاگوزەر نییە و حەقیقەتێکە پێویستی بە وریایی هەموو جارێ بە تەنازولکردن بۆ هێزە عێراقیەکان دەرباستان نابێت لەو مەترسیانەی کە لە ڕێن. قسەکانی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق دەربارەی دۆخی هەرێم لە کاتێکدایە پێشتر چەندین جار هێزەکانی دەرەوەی دەسەڵات هۆشداریان لەبارەی مەترسیەکانی گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی و نادادی لەسەر قەواری هەرێم داوە بەڵام دەسەڵات گوێی بۆ نەگرت و
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میواندەرێک لە بەڕێزان محمود ڕەزامین ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە سودوی سەرکی هەروە لە هەولێرەوە شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستانمان سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک محمود بە خێرمێک لە بەرزستانە دەست پێ بکەین. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سەبارەت بە پەیامەکەی پلاسخارد پێ دوایە چی تێدا بوو بۆ دۆخی هەرێمی کوردستان ئەوەی کە وتی ئەم ئۆتۆنۆمی هەتایی بەردەوام نابێت ناوچەکە نابێت چتر بەسەر سەرد و سەوز و ڕەنگی دیکەدا بەش بێت. هیچ کاتێک نوێنەری ئیشنێتە یەکتەکان بەم شێوە ڕاشکاوە قسەی کردووە لەسەر دۆخیێری؟ بەم شێوە ڕاشکاویە بۆ میدیا لە میدیایە ئەمە یەکەم جارە ڕووبا بەڵام لە کۆبوونەوەی داخراوە زۆر دەمێکە ئەم هەڕەشانیان لەکرێ و پیانەوترێ و پێش بە تایبەتی لە پێشینەوە لە پێش ڕفراندۆمەوە ئەم هەڕەشانەیراوە بە گوێیانە و هەموو خۆشیان ئەزانن بەڵام دیارە بەرژەوەندی تایبەتی تاوەکو ئێستا ڕێگەی لەوە گرتووە کە بەگوێی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و بەگوێی هاوپەیمانان و ئەوانە بکەن و ئەمە لە ڕاستیامە هینا ڕێگۆک و کارتی سووروایە بۆ یاریکەری کە دوو گۆڵی لە ساحەی کەیتە دەرێ ئەمە ئاخر کارتەیانی تر و هەرچەند من پێم وایە لە ڕاستیە هەر ناتوانن ئێستش ناتوانن ئەو داوایانەی کە میلەتەکەی خۆیان داوایان لەیەکەوە ئەو داوایانەی مجتەمەعی دەولی و هاوپەیمانان کە لێرە ئەمان پارێزن ساڵانێکی درێژە داوایان لەیەکەن ئەتاوەکو ئێستا دوای ئەم هەڕەشەیەش هەر ناتوانن جێبەجێکەن بەڵام هەنێشتی ڕواڵەتیەکەن ینی بۆ خەڵەتانن وەکو ئێمە بۆ خۆمان چۆن میلەتەکەی خۆمانە خەڵەتێنن هەر بۆ باسی موچە بکە ماوەیەکی درێژ موچە لێ بڕێن لە دوایە طبعاً وعدەیەن 5 ڕۆژیکە 10 ڕۆژیکە سەری مانگەکەی کە هیچ دیار نییە لە پڕێکە شتێکە دەن تۆزێک خەڵکەکە خاو بکەنەوە هەنێ ڕەنگە ئیجاعاتی شکڵیشتی وا بکەن تۆزی ئەمانە خاوکەنەوە بەڵام ئەمان زانیاریان لە بەردەستیان ئەزان چ ئەگوزرێ ئەزانن وەزعی قەزا چۆنە ئەزانن وەزعی مالی چۆنە ئەزانن وەزعی گەندەڵی چۆنە ئەزانن ئەم حیزبانە کلچیان گرێداوە لەگەڵ وڵاتانی دەوروبەر و ئەمانە هیچ سەربەخۆیەکی نیشتمانی و ئینتیمایەکی نەتەوەیان بۆ حیزبەکانی خۆشیان نەماوە بەکار ئەهێنرێن ئەوان هەموو ئەوانە ئەزانن بەڵام ئەمانە تازە کەوتونەتە ناو داوێکەوە ناتوانن بە ئاسانی دەسەڵاتدارانی هەرێمە بەڵام داوەکەی کوێ کەوتون داوێکی زۆر گشتگیرە طبعاً داوێکیان داوەکەی داوی گەندەڵیەکە و نەعەدالەتیەکەیە کە گەیشتۆتە حەدێک ئیتر ناتوانن لێی بگەڕێنەوە تەسەووریان وایە ئەگەر لێی بگەڕێنەوە ئەڕوخێن ئەمە یەکێ لە داوە هینەکانە داوە ئەساسیەکانە کە قاچ و دەستی بەس تەماشا کە پرۆژەی چاکسازی چەندێکەوە ساڵێکی بەسەرا تێپەڕێ کە چاکسازیمان بۆ ئەوکەن تاوەکو ئێستا چی بە چاکسازیەوە دیارە تەنیا باج زیادەکەن لەسەر خەڵک بەڵام هیچ لەوانەی مەسەلەن تۆ 100,000 بندیوارت هەیە 100,000 بندیوار و تەقاعودی خانەنشینی ناقانونی و فرەموچە و ئەمانە هەن هەتاوەکو ئێستا دەستیان بۆ ئەوە نەبردووە ئیمتیازاتی خۆیان دەستی بۆ نەبراوە یعنی هەر تەماشاکە دوێنێ پێرێ لیستێکیان دابزان بۆ هینە بۆ وەزیرەکان و سڵتەی قەزایی و سڵتەی تەنفیزی و سڵتەی تەشەیعی پاسەوانی وەزیر لە هی پەرلەمانتار و لە هی سڵتەی قەزایش یعنی تەماشا هەر ڕنگدانەوەی ئەوە سڵتەی تەنفیزی ئەوە هەر بۆ خۆی ئیشارەتێکی ڕاستە و خۆیە کە سڵتەی تەنفیزی هەموو سڵتەکانی تری احتیوا کردووە قوتی یاون سڵتەی تەنفیزی ئەمر دەرەکا بە شەرتێ بە پێی دەستوری عێراق ئەمان خۆشیان ئیدعاکەن ئەڵێن ئێمە سڵتەکانمان لە یەکجا کردوێتەوە دەسەڵاتەکانمان لێ فەسلی سڵتات هەیە گویا بە پێی توێکی دەستوری کە لە دەستوری عێراقایە بەڵام سڵتەی تەنفیزی بە تایبەتی ئەم کابینەی نوۆیە دەسەڵاتی نە بۆ سڵتەی تەشریعی هێشتۆتەوە نە بۆ سڵتەی قەزایی هێشتۆتەوە نە بۆ وەزیرەکانی خۆی هێشتۆتەوە سەرۆکی حکوومەت بۆ هیچ وەزیرێک دەسەڵاتی نەماوە هەرچی دەسەڵاتی ئەم هەرێمە هەیە بە تەنیا چوەتە دەستی سەرۆکی حکوومەتی هەرێمەوە و تەماشاکە باسی هەموو
پۆستەکان کراوە واسی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم نەکراوە چکار ڕووچان لە یەک بنەماڵن ئەوان ئازادن چەند پاسەوانیانە بێ بۆ ئەوان دیاری نەکراوە پێشیان وایە تا مەدەل عمر ئەو دوو پۆستە هەر بۆ ئەوانە بێ لەوەرەوە ئەوان ئازادن چەند پاسەوانیانە بێت طبعاً بە لیوا و بە فەوج و شیوان پاسەوانی تۆ بەزەوەی لێ دەخوێنەوە کە ئێستا پاسەوان بۆ وەزیردانراوە بۆ پەرلەمانتار بۆ حاکم بەس بۆ سەرۆکی حکوومەت و هەرێمەوانەدانراوەی لێ دەخوێنیەوە ئەوە واضحە ینی من بۆ وەکو محللێک من تحلیلی خەبەرەکە من محللی خەبەرم خەبەرێکە یەتە بەردەست من بەم نەوعە تەفسیرەکەم تەفسیرێکی کە نییە ئەگەرێکە تەفسیرێکی کەی لەلایە بابێت ئەم هینە ئەم خەبەرەی ئەو بڕیارەی دوێنێ دەرچووە ئەم دوو هینە هەڵەگرێ ئەم دوو تەفسیرە هەڵەگرێ یەکێکیان ئەوەیە کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم لە یەک بنەماڵی دەسەڵاتدارن ئەوان ئارەزوی خۆیانە پاسەوان بۆ ئەوان دیاریکرااو نییە لەسەر حسابی میلێتیشە طبعاً چەندیان پاسەوان هەیە وەکوتم بە فەوج و لیوا و شتیوا پاسەوانیان هەیە دووەم تۆ کە ئەڵێ فەسلی سوڵەتاتم کردووە تۆ چۆن حەقەیە بەخۆ سوڵتەی تەنفیزی بێت پاسەوان بۆ سوڵتەی تەشریع و بۆ سوڵتەی قەزایی دیاری بکە ئەمە تێکەڵاوکردنی دەسەڵاتەکانە و لە ناو دەسەڵاتەکانیشا دەسەڵاتی کەن تەنفیزی کە ئەبێ لە ژێر چاودێری ینی عملیەکە هەمووی هەڵگەڕاوەتەوە لە بەرێمە ئێمە عملیەکە ئەبێت تەواوە پێچەوانەوە بێ بە سوڵتەی تەنفیزی لە ژێر ڕقابەی سوڵتەی تەشریعی و سوڵتەی قەزاییە بێ کەچی ئەو ئەمر بە سوڵتەی تەشریع و سوڵتەی قەزایی شاکە وەک لە کەیسەکانی ئینیشای بینین کەیسی بادینان زۆر وازەحە چی بینی تۆ ئەوەی کە سەرۆکی حکوومەت سوڵتەی قەزایی بەدەست سەرۆکی حکوومەتە بەدەست کەسی کە نییە و دەرکەوت خۆی چەند ڕۆژێ پێش ئەوەی حکوم بگرێن حکومەکەی خوێندەوە بۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی هەمومان گوێمان لێ باشە و عینە نەسی ئەو حکومێکە ئەوەیای سیاغەی قەرارەکە عینەن هینەکانە قسەکانی ئەوە کرا بە قەراری محکەمە و ئەوانەی پێ سزاویرا باش ئەوەی وتت داوی یەکەمی کەوتون داوی گەندەڵی لە کوردستان کە بۆیان داوی گەندەڵی و نەعەدالەتی و دیکتاتۆریەت ئێستا بەڵێ ئێستا ئەرزم کردی بە هیچ وەزیرێک لەم هەرێمەی ئێمەیە ئێستا لەناو ئەم حکوومەتەیە دەسەڵاتی نییە وەزیری مالیە دەسەڵاتی نییە ئامر بەسەرف نییە سەرۆکی حکوومەت ئامر بەسەرفە ئەبێ هەموو وەزارەتەکان هەرچیەکیان ئەوێ بینێرن بۆ وەزیری دارایی وەزیری داراییش ناتوانێت ئەمری پێدەرکا بۆ سەرف ئەبێ پرس بە سەرۆکی حکوومەت بکە سەرۆکی حکوومەت ئەمر بکە بەڵێ ئەم ملیۆنە بۆ ئەو ملیۆنەش بۆ ئەوە بڕۆ ئاوات دابەشی کە یا موچە ئەو ئەمریکا چۆن دابەشەکرێ وەزارەت چۆن ڕیزدانێ هەمووی خۆیەتی لە ڕاستیە باش بەس جگە لە داوی ئەو داوی گەندەڵی و نەعەدالەتی چ داوێکی تر هەیە کە ئێستا پێ دوای ناتوانم بگەڕێنەوە دواوە داوی تریشەیە دەسەڵاتداران داوی گەورەمان هەیە داوی مەلەفی نەوتمان هەیە داوی مشکلەکانی بینی هەرێم و بەغا هەیە مەسەلەی بودجەکە هەموو ساڵێک سەر هەڵاتەوە علاقات لە بینی پێشمەرگە و لە بینی جێشی عێراقیە ئەمەنە کۆمەڵێ مشکلەی زۆر گەورن هەتایە گەورە ئەبن ینی ئەمانە کۆمەڵێ داوی گەورن قاچی ئەم دەسەڵاتەی هەرێمی کوردستانی پێوە بووە ئاخۆم دەسەڵاتە دەرەقەتی کردنەوەی هەموو ئەم داوانەیە کە حاچی گرتووە باشە بەس ئەوەی کە نوێنەی نەرتێوتوەکان باسی کرد کە بۆ منە وەکو هەڕەشەیەک لەسەر قەوارە هەرێم کەم وتی ئۆتۆنۆمیش ناتوانێت هەر بەم شێوە بەرداوام بێت پێ دوای ئەو هەڕەشانەی کە لەسەر هەرێم هەن لە ناوخۆیەک لە ناوخۆیە چین یاخود هەڕەشەی دەرەکین کە هەڕەشە بێت لەسەر هەرێم لەسەر ئایندەکەی هەڕەشەکان ئەو نوێنەری هینێک نییە نوێنەری حیزب نییە بلاسخار نوێنەری حیزب نییە نوێنەری ئومەمی متحیدە باش نوێنەری ئەو دەسەڵاتە گەورەی جیهانیە کە دنیا بڕێوە ئەوە ئەو لە باتی هەموو جیهان بەمانەی وت ئەمە ناخوات و ئەمە میلەتەکەی خۆماندە من 16 ساڵ لەمەوە پێشتارێکی درێژم هەیە هی کاتی یەکەم خۆپیشاندانەکانی کوردستان لە ساڵی 2005 لە 15 تارێکی درێژم بڵاو کردوێتەوە باسی ئەوم کردووە کە ئەمەی ئێوە ئەیکەن ئەمە وشکە کەڵەکە دروستیەکەن ئەم وشکە کەڵەکە ڕۆژێ ڕوخێ بە سەرمانەکە کە بۆ کوێ ئەچن 16 ساڵ لەمەوە پێش ئەوە ڕوخێ بەسەرتانە و ئێستا وەختی ڕوخانی هاتووە بەسەر خۆیانەوە بەسەر ئێمەشە خۆ ئەگەر هەر بەسەر خۆیانە بڕۆخە
إلى جهنم وبئس المصير وان بسر ملة كمان الروخي بسر هريما كمان الروخي يعني بو هريميكو ملتشي قرباني در 100 صالة لم بارشي 100 صالة خبادك ويبقى بقرباني من ماليك دوب نوالا باش بس رنگی خەڵک بە هەڕەشەکان هەڕەشەی دەرەکی دەوڵەتانن لەسەر هەرێم عێراق یاخود هەڕەشەکە لە ناوخۆیە مەسەلەی گەندەڵیە مەسەلەی نەعەدالەتیە کامەن هەڕەشە جدیەکە یا شێوازی حکومڕانیەکە بڵێن شێوازی حکومڕانیەکە بۆکو وتم ئێستا هینکە ینی تەماشاکە طبعا خەتای خەتای میلەتەکەی خۆمان و خەتای حیزبەکانیشی تایە باش لە ڕاستیە حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی و بە تایبەتیش پارتی چونکە ئێستا ئەم هەرێمەی ئێمە بە عەقڵ و ئیرادەی ئەوان ئەڕوا بە هی بنەمەڵی بەرزانی من بە داوای لێبوورنەوە مەجنێو نییە ئەمە من وەصفی واقعەکی واقعەکەم کە لە 64ەوە واهەیە لەبەرەوە کە هەنێک کەس تەسەوری وایە من کە باسی بنەماڵی بەرزانیەکەم ئەوە جنێو نییە باسی واقعی حاڵەکەم لە 64ەوە پارتی بۆ بە مڵکی بنەماڵی بەرزانی پارتی بۆ بە قوربانی بنەماڵی بەرزانیش ینی نەک چونکە پارتی پێش و دوای ئەوەش سەروەری هەیە بەڵام هەموو سەروەریەکانی پارتی لە چاوچنۆکی بنەماڵی بەرزانیە هەمووی بۆ لە بەرچاوی زۆرینەی میلەتەکەی ئێمە بۆ بەشتی خراپ ینی ئەو کادرانەی کە بەدڵسۆزی لە ناو پارتیا خەبا دەکەن بیانێ و نایانوێ بوون بە قوربانی ئەم بنەماڵەیە طموحاتی ئەو کۆتایی نییە ینی ئەگەر تۆ تەماشای دەسەڵاتکە دەسەڵاتی هەموو سوڵتەی قەزایی هەموو سوڵتەی تەشریعی هەموو سوڵتەی تەنفیزیان بەرێ هێشتا تێری پێ ناخۆن هەموو سامانی ئەم وڵاتەی ئێمە هی سەر ئەرز و هی ژێر ئەرز و هی واریداتی گومرگەکان و نەوت و هینی باج و خەراجی داخلیان بەرێ تێری پێ ناخۆن لەبەر ئەوە ئەبێ خەڵکی تر ئێمە هەوڵ بدەین هەمومان هەوڵ بین سنوورێک بۆ ئەم وەزعەدا بنین ئەمڕۆ یەکێک لە ئەندامانی بنەماڵی بەرزانی ئەدهەم بەرزانی پۆستێکی کردو تۆزێ لەوە پێش پۆستێکی کردووە طبعا بەم دەسەڵاتی بنەماڵەکەی خۆی ئەڵێ بە خەڵک ئەڵێ بێدەنگی ئێوە خەڵکی نێوای کردو ئەم داد و بێدادە بۆ بێدەنگن باسی نەبوونی عەدلەکات لەم وڵاتە پندێکی هێناوەتەوە پندەکە بیسراوە پندێکی هێناوەتەوە لە نهایەتە ئەڵێ ئەم بێدەنگی ئێوە وای کردووە ئەم وەزعاوە بێ هیچ نەماف ماوە نە عەدل ماوە نە حقوق هیچ نەماوەتەوە بۆ خەڵک ینی ململانەکە ئێستا چوتە ناوخۆشیان بەڵام ئەوەی جێگەی ئەسەفە بە ئەمەم لەبیر نەچێت دوێنێ ئەو هەموو پێهەڵانە بە نێچیوان بەرزانیان نێچیوان بەرزانی تقریبا لە دوای ڕاپەڕینەوە کەس بەقەدەر ئەو دەسەڵاتی درێژمەودای نەبووە زیاتر لە 20 ساڵ زیاتر لە 20 ساڵ یەک جارگیری سەرۆکی حکوومەت بووە باقیەکەی سەرۆکی حکوومەت بووە ئەم هەرێمە کە کەوتۆتە سەر ساجی عەلی سیاسەتی نێچیروان بەرزانی سیاسەتی نەوتی نێچیروان بەرزانی و ئابووری سەربەخۆی نێچیروان بەرزانی ئەم هەرێمەی بردۆ کەچی سەرۆکی حیزبەکانی دوێنێ وەصفی ئەوەکەن لە وەصفەکەی بۆ خۆی نییە ئەڵێ بۆ لە حوبی عەلی نییە لە بۆغزی عومەرە یعنی ئەو وەصفەی نێچیران کرد لە ڕقی مەسرور بەرزانی بەس بۆچی حیزب کە سەرۆکی حیزب نوخبەیە لەبەر ئەوەی شتێکی خراپتر ئێستا ئەبینێ وەصفی تۆزە کەمتر لەم خراپ لەبەرەوە بۆ ئێمە بەراوردەکان وان نەکەین قەت بە خراپ ڕازی نەبین بە خراپتر ڕازی نەبین بە خراپ ڕازی نەبین بە کەمتر لە خراپ ڕازی نەبین ئێمە بەشتیبات ڕازی بین بەس بە بۆ چوونی بەڕێز ئێستا گەر هەڕەشەیەکە بێ لە ناوخۆی یاخود بڵێن سوکە دەسەڵاتیش دەڵێ مەترسیە بۆ سەر قەوارێ هەرێم بۆ دەسەڵاتداران لە بەغداوە بێ لە وڵاتانی دراوسێوێ بەس ئێستا و هەڕەشەی کێمە تێکەوتوین هەڕەشەکە لە ناوخۆیە بۆی گەندەڵیەوەیە هەڕەشە بە ئەوە دیالێکتێکی شوایە دیالێکتێکیش لە باسی هەلوبەرجی بابەتی و مۆزوعیە کە تەفسیرەکە تۆ ئەگەر خۆت کەسی مەسەلەن پیاوێکی نەخۆش و پیاوێکی ساغلەم زۆران بگرن معلومە ساغلەمەکە نەخۆشەکە بە عەرزە بەڵام ئەگەر تۆ لە ناوەوە بەدەن ساغ و سەلیم بوو دەرەقەتت نایە ئێمە لە ناوە کلۆر بووین ئەم دەسەڵاتە لە ناوە کلۆر بووە ئەوانەی کە حکومڕانیمان ئەکەن 30 ساڵە خۆیان بە ئیسرارەوە کلۆریان کردوین ئێمە توانای مقاومەی هیچمان نەماوە لەگەڵ من بۆ خۆم پێشمەرگەی دێرین بووم لەگەڵ ڕێز بۆ هەموو ئەو پێشمەر بۆ ئەو هەموو قوربانیانەی کە دامان
نزیکەی 1500 شەهید و 10,000 قوربانیمان لە شەڕی داعشاداوە بەڵام ئەگەر تیارەی تەحالوف نەبووە پێشمەرگەی ئێمە بەرگەی داعشی نەئەگرت ئەوە سەیری وەزعی چەکی پێشمەرگەکە سەیری چەکی پێشمەرگەی کە لە سەنگەرە تەماشایکە هی کوڕی سەرکردەکانیش تەماشاکە کە لە ناو دیوەخانەکانیان داێنن چەکی کوڕی مەسئولەکان لە دیوەخانەکانە دە بە قەدەر چەکی پێشمەرگەی لە سەنگەرایە لە ئەو باشترە بۆ ئەمە وایە ئەو مەسئولەکە ماگانە ڕەنگە موچەکەی بە قەدەر یا ئیمتیازات و موچە ئەوەی کە لە ئەیدزێ ئەوانە بە قەدەر 20 لیوە وارداتی 20 لیوە بە قەدەر موچەی 20 لیوە بێ پێشمەرگەی بەسە زمان بە 300,000 و 400,000 و ئێستا 450,000 و شی لە بابەتەیە شەو ڕۆژ لەناو ئەو ڕبیانە ئینە بێ ئەم نەعەدالەتیە وای کردو ئێمە کلۆر بووین نەعەدل هەیە فەسادێکەیە بە بەرچاومانەوە وارداتی نەوتە دزن بە بەرچاومانەوە وارداتی گومرگە دزن بە بەرچاومانەوە وارداتی ناوخۆ ئەدزن بە بەرچاومانەوە ژەهرمان بۆ ئەهێنن دەرمان لە ڕوودا و ئەوەی بەرنامەکەی ڕەنج بەرنمەیەشکل لەسەر دەرمان هەمووی خەبیری هێنابوو بە دیراساتی علمی 5 یەکێک لە دکتۆرەکان 5 دیراسی علمی هێنابوو هی زانکۆ باسی ئەوکە کە ئەو دەرمانانەیەن ژەهرن ئومەمی متحیدە تەدەخولی کردووە لەم فەسادە لە دەرمانە هەیە مخدرات تجارەتی مخدراتەکەن تجارەتی چەکەکەن تجارەتی نەوتی قاچاقیان لەگەڵ داعشا کرد تجارەتی چەکیان لەگەڵ داعشا کرد تجارەتی دۆلاریان لەگەڵ داعشا کرد وەختێک ئێمە داعش دوژمنمان بوو پێشمەرگەی شەهید دەکرد بەهاتایەتە شارەکانمان قەتڵ و عامیان نەکردین ئەمان ئەچون بازرگانیان لەگەڵا کرد دۆلاریان بۆ ئەناردن نەوتی ڕەشیان لێوەرە نەوتی قاچاقیان لێوەرەگرتن ئەویش دۆلارەکەیە بچوک و فیش و کوێمەی پێکوشت ئەمە لەکوێی دنیاە دەسەڵاتی وا هەیە ئەم دەسەڵاتە خۆی وێرانی کردوین ئیقتصادەکەی میوانی وێران کردووە تەمان عەدالەت نەما سەیری زانکۆکانکە سەیری سەحەبکە وردە خەستەخانەی فەقیر و هەژار نەما هەمووی بوو بە خەسانەی تایبەتی خۆیان حتا خەسەتخانە تایبەتیەکانی خۆشیان بڕۆیان پێ نییە خۆیان کە نەخۆشەکەون دەچن بۆ خارج لێرە عیلاج ناکەن لە خەستەخانەکەی خۆشیان عیلاج ناکەن چکە زانن ژەهرمان بۆ هێنن بەس ئەمە کێ وای لەم وەزع کردووە ئەم نخبەیەی 30 ساڵە حکومڕانی ئێمەیە اقتصادی نەهێشتوین تعلیمی نەهێشتووە سەیری زانکۆکانکە مستەوای ئێستا لەوەی لە کولیە تەخەڕوجەکە بەقەدەر متەوەسطی جاران مستەوای نییە ئێکە تۆ لە کولیەی توب دکتۆری بێ مستەوا دەرەکەی ژەهری بۆ هێنێ یا بەهین بازرگانی ئێستا دکتۆرەکان هەمویان ناتوانانی بڵێ لە 100% و ئەو لەو بەرنمەیەش من متابعەم کرد دکتۆرێک خۆی کە بەحسی مەیدانی کردووە ئەڵێ لە 95 دکتۆرەکانی ئێمە و دەرمان سازەکانی ئێمە بازرگانیمان پێواکەن ئەمە کێ وای کردووە لەبەر ئەوەی ئەوانەی لە قیمەی قاچاقچێتی دەرمانان خۆیان باش بەس بۆ چوونی بەڕێز دەگەر ئێستا هەڕشەیەکە بێتە سەرێم بە پلەیەکەم دەسەڵاتدارانی هەرێم خۆیانن یاخود بڵێن عێراق یاخود وڵاتانی دراوسێ ئێمە ئەگەر خۆمان کلۆر نەکەین باشە نە ئێران دەرەقەتمانە هات چکە ئەگەر خۆمان لە ناو خۆمان ناباش بووینایە نمونەیەکی نموزەجێکی جوانمان ئەنتاج کردایە ئەوەی وەکو ئەوەڵجار وتیان عێراقەکەی تر و با عێراق ینی دەسەڵاتدارانی هێرن با عێراق چاو لە ئێمە بکە ئێستا بەو هەموو ماڵوێرانی و عێراق لە ئێمە باشترە باشە ئەگەر ئێمە باش بووینایە تووشی ئەوە ئیبتیزاز نابووین لەگەڵ هینا ینی لەگەڵ عێراق ئێستا چاوەڕێی مەرحەمەتی بەغان موچە بنێرە و لێبڕین موچە نەهێڵن بۆ ئەکەی کە تۆ ئەو هەموو نەوتەی هەیە ئێمە بەقەد تقریباً یەک لە سەرسەی نەوتی عێراق ئێمەنتاج یەکەین و ئەفرۆشن لە ناو خۆمان و بە قاچاق و بە ڕسمی کە ئینێرین هەرسێکیان کۆک بێتەوە یەک لە سەرسەی ئەنتاجی نەوتی عێراقە ئەوەی کە ئینێرێتە دەرێ باشە ئەو 30 ملیۆنی پێ ئەژێنێ موچەی دوان نەکەوتووە ئێمە 5 ملیۆنیان ئێناژێنرێ ئەمە طبعا ئیتر ئینتیمان نامێنێ خەڵک ئەمەی ساڵێک و دوان و سیان نییە 10 ساڵ و 15 ساڵ نییە ئەوە تەجاوزی 30 ساڵمان کرد ئەم دەسەڵاتە ڕۆژ لە دوای ڕۆژ گەندەڵتر بێویژدانتر ناعادلتر وەکو دژمنی خەڵکی کوردستان چۆن وەکو دژمنی خەڵکی کوردستانیان دەبینی ئەو دەسەڵاتدارانە
ناخۆ من ناڵێم ئەو ناڵێ من دوژمنتم ئەو خۆی ئەسڵەن لە هەمووی بەکردار بە هیچ دوژمنێک بەکردار لە بەتایبەتی لە دوای ڕاپەڕینەوە دوژمنەکانی ئێمە چێن وڵاتە داگیرکەرەکانی کوردستانە باش ئەگەر ئێمە بە قووت بین ئێران ناتوانێت تەدەخل لە شومان بکە بەڵام ئێستا ئێران هەنێ حیزب بە پەنجەیەک هەڵە سوڕێنێت چی بێ پێیەکە تورکیا ئەینەنش لەو لاوە بۆچی لەبەرەوەی ئەمان میلەتەکەی خۆیان متمانەی پێیان نەماوە ئەبێ هێزێکی دەرەکی ئەنجابیان پارێزی ئەگەر عەدلیان بهێنایەتە دی ئەگەر دادی کۆمەڵایەتیان بهێنایەتە دی ئەگەر دەسەڵاتیان تەدەخولیان دەسەڵاتەکانی کە نەکردایە دوو خۆیان هەموو ئەوانەی کە جەریمە ئەکەن و ناگیرێن چێن یا کوڕی خۆیانن یا کارەکە و خزمەتکارەکانی ماڵی خۆیانن کوڕی فەقیر و هەژار لە بیرمانە کابرای بەستە زبان قوتوویەک شیری ئەوەی ئەولای کەلار ناوەکەی بیرچووە قەزاکەی ئەولای کەلار کفری لە کفری قوتوویەکی لە نەبوونیە قوتوویەکی شیری بۆ مناڵە ساواکەی کردی 11 ساڵ حکمیاننا کەچی ڕۆژانە بە بەرچاومانەوەبایی دەیان ملیار دۆلار واریداتی نەوت و گومرگە بزرێ کەچی هێشتا طبعاەوە خەتای میلەتەکەی خۆبانە خەتای میلەتەکەمانە و خەتای باقی حیزبەکانی کەشە کەچی ئەوانە کە هێنە ناو خەڵکە چێ سێڤیان لەگەڕاگەی لە جاتیەوەی ڕسوا بکرێن کاکە ئەو پاروی دەمی هەموو میلەتەکە هەزەهی ماڵێک و دوان نییە هەموو میلەتەکەی هی ئەوەیە کە تۆ ئەچن لە خەڵکە دێرکە ئەچن بۆ تەعزیە ئەبێ لە ڕیزی پێشەوە دانیشن پێشەوەی خۆیان بڕۆن خەڵکن لە دەست و پەیوەندەکانی خۆیان نێرنجەکان بۆ بگرن کە ئەوان گەیشتن هەڵسن لە پێشەوە بۆی کورسی پێشەوەیان دەرکەیە یانیوانە لە کورسی پێشەوە نەبێت دانانیشن خەڵکیش بۆیانەکە مشیلەکە لەوایە مەترسیەکە لەوایە باش بەس ئەو هۆشداری بۆ منە نوێنەری UN ئەگەر وەرنەگیرێت یاخود ئەوەی کە بۆ لە ڕفراندۆم هۆشداریە بۆ هەر وەرنەگیرە لە کەیسی بادینانە ئێستا هۆشداری هەیە وەرنەگیرە ئەم هۆشداریش وەرنەگیری چکاریگەری لەسەر وێنەی هەرێم لە کۆمەڵگەی نێودوڵەتیش چۆن دەبێت ئەمڕۆ محکەمەی تەمیز مەسەجێکی ناردووە من لێکێ برادرانی ئەوەی تیمی پارێزەرانی هین قسەم کرد تیمی پارێزەرانی بە ناحەق سزادراوەکانی بادینان وتی شتێکی زۆر عەجایب بوو جاران ڕێگەیان پێ نەداون بچن هین بم ینی شاید بن لەسەر ئیفادەی هین ینی لەسەر ئیفادەی موەکیلەکانیان ڕێگەیان پێ ناون لە سجان ڕێگەی بینیان نادەن ناتوانن پەیوەندیان هیچ شتێک هەرچی ئیجاعاتی هینەکەی کراوە محکەمە کراوە لە ئەلفی هەتایە ئەینا قانونیە باشە بەس ئەمڕۆ وتی بە شێوەیەک پێشوازیمان لێکراوە تەسەوڕمان نەکردەوە لە ڕاستیە ئەوە طبعا یەکەم مەسجە وەریان گرتووە لە قسەکانی دوێنێ بلاس خارد کە ئەبێ طبعا ئەمریکا وەفدێکی پێرێ لە هین بوو پێرێ لە لای مەسرور بەرزانی بوون بۆ بە تایبەت بۆ هین هاتوون طبعا ئەو شتانەی کە بە تایبەتیان ئەمان هەنێش مەلەفی کەی تێکەڵاوەکەن بۆ ئەو شتە ڕئیسیەکە لەبیر بەرنەوە بەڵام هاتنی ئاخر وەفدی ئەمریکیەکان بە تایبەت بۆ سزادراوەکانی بادینان هاتبوون ئەوانی تر مجاملە و ترشوخەکردن و شتی وا بووە بەڵام ئەمان ئاخر شت بوو لەناو هینەکەی لەناو بەلاغەکەی حکوومەتە باسی کرابوو من هەموو بەلاغەکانی حکوومەت دەبین باشە ئەمریکا ئاخر وەفد بۆ بینێرێ بۆ لایەن لە بەیانی وەزارەتی خارجیەی ئەمریکا حازرە بۆ بڵاوکردنەوە ئەگەر ئەو کەیسە هەڵنەوەشێنرێتەوە باش چکە کەیسێکە ینی ئابڕوچوونەتەوە ئابڕوچوونە بۆ سوڵتەی قەزایی لە ناو خۆ چۆن تەعامل لەگەڵ میلەتەکەی خۆیان ئەکا و چۆن تەعامل لەگەڵ دۆستەکانی ئەکا تۆ پێشمەرگە ئەڕۆی ڕۆژ تا ئێوارە ئێخەی ئەمریکا و هاوپەیمانەکان ئەگری بێ موچەی پێشمەرگەی باتێ مانگانە 29 میلیارد کە 29 ملیۆنە ملیۆن دۆلارە ئەنجا بەوە ڕازی نابن هەب ئەم جارێ بۆ هینە بۆ لیوە هاوبەشەکانی ئەیانەوێ هێزەکانی 1970 ئەمریکا و ئەڵمانیا ئەوانە موچەی بن لەو لاوە چن تەشەبوسیان پێ ئەکەن پارەی چەکدارەکانی خۆیانیان لێبسەنن لەم لاشەوە ئەگەریەکێ بڕوا لەگەڵ باڵێزا دابنیشێ لەگەڵ قونسڵا دابنیشێ ئەیکەن بە جاسووسی ئەوان باشە
ئەمریکا طبعا ئەمریکا کراوە بە ئیرهابی لەوێ قوتێک کراوە ئەمریکا و ئەڵمانیا کراون بە دوو دەوڵەتی ئیرهابی کە پشتیوانی لە ئیرهابیەکانی کوردستانەکان ئەوانیشیان کردو بە ئیرهابی ئەم فەزیحەیە یعنی من نازانم ئەم قازیانە ئەم حاکمانە چۆن بۆ خۆیان لەبەر خاتری مناڵەکانیان لەبەر خۆشیان نەبێەوە ئەوان لێ بەسەر هاتووە بە هەر نەوعێک بێت چوونەتە ژێر ڕێکێفی کەسانی سیاسیەوە بەس لەبەر خاتری مناڵەکانیان لە مەکتەبە چۆن لەگەڵ هاوڕێکانیان ناچاو هەڵبێننەوە باوکیان ئەو زوڵمە ئەکا لە پێناوی ئیمتیازاتێکی دیاری کراوە ئەبێت لەبەر خۆیان ئەوە نەکەن. سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێن وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مام بمێنەوە. جارێکتر سڵاوتانە بێت بینەرانی بەڕێز ئەگەر بچینە هەورێ دیارەکە کە شوان ڕابەر گەشتووە کاک شوان زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان هەرچەندە کەمێکیش دواکەوتن سەبارەت بە دەمەوێت بۆچوونی بەڕێز بزانم لەبارەی هۆشداریەکەی نوێنە نیەتەوە یەکگرتوەکان لە عێراق لەبارەی دۆخی هەرێمەوە کە باسی لەوە کردبوو نابێت هیچی تر هەرێم بەسەر دوو ناوچە دابەش بکرێ و ئەم ئەتۆنۆمیا هەتاتای بەم شێوەیە بەردەوام نابێت. پێ دوایە و پەیامە چی تێدا لەبارەی پێراسچوونەوە بە سیستەمی حکومڕانی لەبارەی موچە لەبارەی نەوت لەبارەی شەفافیەت؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابتان داوای لێبرنم هەیە کە تۆزێک دواکەوتم لەبەر ئەوەی لە ڕێگادا تووشی قەڵەباڵغی بووین هەڵبەتە سەبارەت بە ینی وتاری بڵێن پلاس خات نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە کۆڕبەندی یا لە کۆنفرانسی کە زانکۆی کوردستان سازی کردهبوو بڵێن لە ژێر ناونیشانی یەکریزی نیشتیمانی و دەستور کە لەوێ پێشکەشی کرد هەڵبەتە گوتارەکەی دوور و درێژ بوو کۆمەڵێک شتی تێدا بوو ئێمە باسی ئەوە دەکەین کە پەیوەندی بە هەرێمی کوردستانە یا بۆ هەرێمی کوردستانی پێشکەش کردووە کە چەند شتێکی باس کرد کە شتی زەق بوون ئاماژە بوون هۆشداری بوون بۆیە خەڵکیش لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە میدیاکان یعنی ئەو بەندانیان یعنی شرۆڤە کرد لێکدانەوەی خۆیان بۆ کرد خەڵکێکی زۆریش تەئیدی ئەوەی کرد کە فیعلەن قسەکانی ئەو بەڕێزە پەیامێکە هۆشداریەکە بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستان کە دەبێ بێدار ببنەوە و هۆشدار ببنەوە. جا من پێش ئەوەی بێمە سەر یەک دوو گوتە کە ئەو ئاماژەی پێکرد کە جێگای سەرنجن زۆر لەوە دەست پێ دەکەم کە بەداخەوە کە حکومڕانی هەرێمی کوردستان گەیشتە ئەو ئاستەی ئەو ڕاستەی کە خەڵک لە دەرێ بێ پێمان ڕازی نەبی یاخود ئامۆژگاریمان کە یاخود هۆشداریمان پێبدا کەچی هێشتاش دەسەڵاتی هەرێمی کوردستان بە ئاسایی دەمەسەلەکە بگەن بە خەبەرنێن بە هۆشنێن هێشتا وەک دەڵێ فشیان پێبێ لە ڕابردوو بێگومان یعنی وڵاتە زڵهێزەکان پاڵپشتیان یا پارێزگاریان لە هەرێمی کوردستان کردووە و پاڵپشتیان کردووە بە تایبەتیش ئەو دەسەڵاتەی کە هەیە ئەو دەسەڵاتەی کە هەیە تەنیا بە قووەت و قودرەتی خۆی حاکم نییە بەڵکو بەشێکی زۆر بە پاڵپشتی وڵاتە زڵهێزەکانە بەڵام بەداخەوە ئێستا وڵاتە زڵهێزەکان دێن هۆشداری دەدەن هەرێمی کوردستان جا قسەی گرنگی ئەو بەڕێزە ئەوە بوو کە بەدەسەڵاتی هەرێمی کوردستانی گوتی ئێوە پێویستە بزانن کە لێرە بەولایوە هەرێمی کوردستان وەک بڵێ چیکە جێگای ئەوە نییە کە ئەو قەوارەیە وەک خۆی بمێنێتەوە واتە ئەگەر ئێوە ئاقڵ نەبن ئێوە یەکگرتو ئێوە تەبانە بن ئێوە بەهۆش خۆتان نێنەوە خەمێک لە خۆ نەخۆن لەسەر ئاستی نێوخۆ لەسەر ئاستی دەرەوەوە لەگەڵ عراقیش بە جۆرێکی تر مامەڵەتان لەگەڵ دەکرێت لەوانەیە ئەو قەوارەیە بەو شێوێ نەمێنێت و یا لەبار ببرێ ئەو کاتە لۆمەی کەس مەکەن لۆمەی دەرەوە مەکەن بەڵکو لۆمەی خۆتان بکەن. باشە
بە بۆچوونی بەرز چکە کاتیمان زۆر کەم بە پوختی پێ دوایە دەبێت ئەو ئەگەر هەڕشەیەکە بێ لەگەڵ کاک محموودی شەر و توێژمان کرد بەڵام ئەگەر هەڕشەیەکە بێ لە ناوخۆی هەرێمەوەیە و ئەو هەڕشە ناوخۆیانە چین کە مەترسین بۆ سەر قەوارەکە هەڕشەکان چین لە ناوخۆی هەرێمەوە بەڵێ وەڵاهی کاک حەچیمی بەڕێز زۆر بەداخەوە کە ئێمە جارجارە لێرە و لەوێ گوێبیستیەوە دەبین کە لە نێو خۆی هەرێمی کوردستان هەڕەشەهان یا هەڕەشە لە قەوارە دەکرێت من پێم وایە یعنی دەسەڵاتی هەرێمی کوردستان دەوێ خەڵک یعنی احترامەن چاواشە بکە بەڵام خەڵک لەوە وشیارتر و بێدارترە دەیانەوێ یعنی کەم و کوڕیەکانی خۆیان یعنی شکستەکانی خۆیان بەوە ببەستنەوە بەوە گرێ بدەن کە ئێمە لە نێوخۆ هەڕەشەمان لەسرە نەخێر یعنی تاکە هەڕەشە لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان لە نێوخۆ خودی خۆیانن یعنی خودی دەسەڵاتەکەیە کە بە شێوەیەکی زۆر خراپ حکومڕانی خەڵک دەکەن خەڵک بەڕێوە دەبن کە پڕە لە کۆمەڵێک کەم و کڕی و گەندەڵی و شکستی لە ڕووی سیاسی حتا لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی جڤاجی هەتا لە ڕووی سەربازی کە بینیمان یعنی بە ڕیفراندۆمێک کە ڕیفراندۆمەکە لە جێی خۆی نەبوو یعنی بووە مایە لە دەستدانی یعنی نیوەی خاچی هەرێمی کوردستان ئێستاش دێن یەکتر ئیتیهام دەکەن دووبارەی دەکەمەوە تاکە هەڕەشە لە نێوخۆ دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە وەکو پێویست ئیدارەی حکوومەت ناکە ئیدارەی ئەو خەڵکە نادا بەڵکو بە شێوەیەکی زۆر خراپ بە شێوەیەکی نادادگەرانە ناشەفافانە بە فەرق و جیاوازانە بە خراپەکارانە حتا دەگاتە ئەو ڕادەی لە هەندێک حاڵەت و کەردا یعنی ستەم لە خەڵکێک لە حزبانێک دەکا یعنی لە هەندێک ناوچە دەکا ئەوە بۆ تەمای ئەوەی کە حکوومەت شکست بینی لە بەردەم هەڕەشەدابی باشە سەبارەت بۆی کە ئێستا بۆ منە بە سەڵاتداران باز لەوەکن بۆی کە هەرێ بەکەمان بەهێز بێ دەبێ یەکڕیز بن یەکریزی دروستیەوە بۆ چوونی بەڕێز بنەمای یەکریزی چییە چ کاتێک لە هەرێم حیزبە سیاسەکان و خەڵکیش متمانەی بەرەستەڵات دەبێت لە چ بارودۆخێکدا بەڵێ کاک حەچیم چۆن سربەخۆیی و هەندێک مەبادی و مەفاهیم یعنی خەون و خواستی هەموو خەڵکی هەرێمی کوردستانن یەکریزی نیشتیمانیش بە هەمان شێوە بەڵام یعنی ئەگەر دیراسەیەکی مەوزوعی بکەین تەماشە بکەین ئایەکەی دەسەڵاتی هەرێمی کوردستان باسی یەکریزی دەکا دائیمەن لە کاتێک کە یعنی پێویستی پێیەتی یا لە شکەستدایە یا لە حاڵەتەکی مەرحەلی و موئەقەت پێویستی پێیەتی بۆ نمونە ئێستا بەرەو هەڵبژاردن دەڕۆین فعلەن هەڵبژاردن شتێکی چارەنووس سازە بەرامبەر بە هەرێمی کوردستان و علاقاتمان لەگەڵ بەغدا زۆر خراپە یعنی و لەگەڵ هەندێک وڵاتانیش خراپە وەکو جاران نییە هۆشداریمان پێدەدەن بۆ قەواری هەرێمی کوردستان بۆیە دەسەڵاتی هەرێمی کوردستان دێ باسی یەکریزی نیشتیمانی دەکات جا یەکریزی نیشتیمانی هەرێمی کوردستان چێ نەی کردووە چێ نەی پاراستووە چێ پێشێلی کردووە چێ تێکی داوە هەڵبەتە ڕێزم بۆیان هەر پارتی و یەکێتین یعنی لە شەڕی نێوخۆ کە هەرێمی کوردستانیان کرد و لەت کردووە کە تا ئێستاش یعنی یەکی نەگرتوێتەوە تەماشە دەکەین یعنی کوردستان یعنی بەناو بە زاهیر یەک حکومەتە بەڵام لە ژێرەوە بەعەمەلی یعنی دوو حکومەتە دوو ئیدارەیە دوو زەویە دوو زۆنە دوو ڕەنگە یعنی دوو سوپایە دوو ئەمنیەتە دوو ئابووریە دوو حکومڕانیە سەرۆکی حکوومەت لە پایتەخت دابنیشی لە سلێمانی بڕیاری ناخوا مەسەلەن لە سلێمانی بە هەمان شێوە یعنی سەرۆک حزبی دەسەڵاتدار یعنی یان جێگری لە حکوومەت هەیە لەوانەیە لە دووهۆک بڕیاری نەخوا ئەوە قسەی منوتونیە ئەوە قسەی واقعە یعنی بۆیە ئەو یەکریزەی باسی دەکەن بۆ مەرامی خۆیان باسی دەکەن زۆر جار دەڵێن با بەرامبەر بەغدا لە پرسە چارەنووس سازەکان نەتەوەیەکان یەک بین بەڵام کاتێک کە حزبەکان پاڵپشتیان دەکەن دەیان بە نەبەڕی ئەمان ئەو کاتە پشت دە خەڵک دەکەن یەکریزی بەوە بەدینایە یەکریزی بە شەفافیت
بە دادگەری بە براتی بە لێبردون بە یەکتر خوێندنەوە بە بەشداری پێکردنی یەکتر نەک بە قۆرغکردن و مۆنۆپۆلکردن و دابشکردنی سەروەت و مقدراتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەوان تاکە سەبەبن بۆ ئەوەی کە یەکریزی نیشتیمانی بەدینایە بۆیە ئەو حزبانەی لەو کۆنفرانسانەش بەشداری دەکەن تووشی تەواو ڕەشبێنی و تەشاؤم بووینە بە مامەعنا و بە زمانی حاڵ گاڵتەیان بەو یەکریزیەی دێک کە باز دەکەن کە دەزانن ئەوان مەبەستیان پێ یەکریزی نییە ئەگەر مەبەستیان پێ یەکریزی بێ کەس دەستی ئەوانی نەگرتووە ئەوان دەتوانن یەکریزی نیشتیمانی دەست پێ بکەن بابێن لە مابەینی پارتی و یەکێتی یەکریزی نیشتیمانی بکرێ وەحدەت بکرێ یەکبوون بکرێ ئەو جا لە نێو خۆی خودی حزبی خۆیان یەکریزی حزبی و نیشتیمانی و برایەتی بەرپا بکرێ و بپارێزرێ ئەو جا لەگەڵ حزبەکانی تر وابزانم حزبەکان لەو بارەوە یعنی ئامادەن دەست پێشخەرن هیچ گوناه و تاوان و کەم کوڕیەکیان نییە. سوپاس دەکەم دەگەڕێم وڵا دەگەر کاتمانە و کاک محمود سەبارەت بە مەسەلەی ئەوەی نوێنێتی یەکگرتوەکان وتی نابێتی تر هەرێم ناوچێکی سەوز و زەرد بێ یاخوا ڕەنگێکی تر بێ بۆچی ئەم قسەی پێ دوایە ئێستاش هەموو شتەکان هەر سەوز و زەردن نەگۆڕاوەن یان تۆختر بوونەتەوە معلومە ئێمە دوو زۆن بەحساب لە 2005ەوە ئەم دوو زۆنە کراونەتەوە بە زۆنێک بەڵام هەردوو ئیدارەیە لە ئیدارەی سەوزە سوڵتەی تەنفیزی لێرە گۆڕان و ڕەنگە کۆمەڵ و یەکگرت و ئەوانە شتێکیان حکوومەتی خۆجیە بەشداریان هەبێ بەڵام لە لای پارتی ئەوەش نییە. ئیتر سوڵتەی قەزایی لێ لە زۆنی سەوزا هینە لای زۆرینەی لای یەکێتیە لە زۆنی زەردا هەر هەمووی پارتیە سوڵتەی تەنفیزی شەروایە لەبەر ئەو پێشمەرگە شەروایە ئاسایشی شەروایە پۆلیسی شەروایە پۆلیسی مروریش وایە لەبەر ئەوە کە ئەو تەنیا مەبەستی هەرچەند بە ناوی پێشمەرگەی هێنا بەڵام لە ئەسڵا باسی هەموو سیستمەکە ئەو پەیامە بۆ هەموو سیستمەکە کە هەموو سیستمەکە سەقەتە سوڵتەی قەزایی سەقەتە بێ چاکرێ سوڵتەی تەنفیزی سەقەتە بێ چاکرێ هێزی پێشمەرگە ئەبێ نەوعە نەمێنێ ئەوە پەیامەکەی ئەو بۆ هەموو مرافقەکانی حکومڕانی کووردە باش بەس وێنەی ئێستا وێنەی پێدوایوێنەی هەرێم ئەو لە لاسینەوە خۆ بۆ هاوڵاتیان ڕوون بۆتەوە بەس لە دەرەوەش پێدوایوێنێکی چۆنە وێنەی حکومڕانی هەرێم مەبەستمە حکومڕانی طبعا دوو شت لە ماوەی ئەم لە 2007 ڕێفراندۆمەکە و ئەم جارش کەیسیین دوو گەورەترین زەربەیان داوە لە هین لە سومعی هەرێمی کوردستان باش و ئەوەی کە پێیان وایە بە سەروەریەوە جارجار باسی یەکەن تاپۆی ڕەشە لە جیرفانیانەوە ئەوانە جارێ زیاتر لە نیوەی خاچی هەرێمی کوردستانی لە ناوچەی جێناکۆک لە دەست دەرهێناین بە ماوەی 24 ساعت ئەو دوو هینە چونکە ئەمان زۆر دەمێکە باسی نەهێشتنی میلیشیا و یەخستنی هێزی چەکدارەکەن تا لەسەر ئەساسێکی نیشتمانی خۆی ئێستا هەتا چواردە لیوە هینەکەش کە یەخراوەکەش ئەویش خۆ هەر لە بینی هەردووشیانە دابش کراوە خۆ ئەویش هین نییە هێزی نظامی و هینەکان ئەوازانن ئەوانە خۆی پرۆژەکە بەریتانیەکان و ئەڵمانیەکان و ئەمریکا و فەرەنسا و ئەمانە ئەوە 10 ساڵ زیاترە خەریکی ئەم پرۆسەیە هێشتا نەگەیشتونەتە نەتیجە باشە ئەوەشی کە گەیشتون ئەوان ئەزانن هەردیسانەوە سبەینە خوا نەخواستە ئەم دوو حیزبە جاریچکە بێتەوە بە شەڕیان ئەو چواردە لیوایە جاریشکە بنەوە شەقە بنەوە وەکو لە هینابین بەس بۆی ڕیفراندۆم وت کەسی بەئێستا وێنەیەکی زۆر ناشرینە چکە هەرچی ئەوانەی دۆستی ئێمە بوون کابرایان و خۆی وتی من سواری کەلی شەیتان بوو بۆرە خوارێ ناتە خوارێ آخر سعاتێک پێشەوەی ینی چەند سعاتێک پێش ڕیفراندۆم پێش تەوقیتەکە ئیجاریان نەیەنەیکەی زەرەرەکەی کردی وتیشی ئەگەر هین بۆ نەتیجەکەی خراپ بوو لە بدەن ئەوە نەتیجەکەی خراپیشەوە وازژنان ئێستا بۆ خۆی ئەو لە ئێستا لە ڕاستیە حکوومەت نییە لە هەرێمی کوردستانە بارەگای بەرزانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێوە بە سوپاس دەکەم بەس ئەگەر کەیسی بادنێنش پێداچنەوەن پێدانەکە سزاکەی کورفرانم دەوێ کەیسی گیراوانی بادینان زۆر خراپترە لە ڕەنگە لە هەموو کەیسەکانی کە خراپترە چکە کۆمەڵێ
لەبەرەوەی عملیەکە لە ئەلفی هەتا ئۆکیایی ناقانونی بۆ کەیسێکی دروستکراوی حیزبیە بۆ سەرکوتکردنی خەڵکە. سوپاس دەکەم کاک شوان کاتمە زۆر کەمەوە بەس ئێستا لە سەروبەندیەوەی کە یەکڕیزی و مەسلەی باسی مەسلەی دەستوریش دەکرێت پێتان وایە ئێستا بارودۆخەکە لەبارەی خودت پێشمەرج بۆ ئەو بارودۆخی کە بکرێ بۆ دەستورەکە چییە بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ بە کورتی مەسلەی دەستور طبعاً ئێستا لە هەرێمی کوردستان شتێکەیە بە ناوی پرۆژەی دەستور ئەوە ناوی خۆی بەخۆیە پرۆژەی هێستا تەثبیت نەبووە لە 122 ماددە پێکاتوە کاتی خۆی لە 24 شەشی 2009 لە پەرلەمان پەسەند کرا ئێستا دەیانەوێت پێداچوونەوەی بۆ بکەن هەندێک برگە و بابەتی بە ئاراستە و مەرامی خۆیان هەموار بکەن لەو دەستورەدا هەڵبەتە لە بەندی 6 شتێکی جوان هاتووە سەبارەت بە ئاینی ئەو میلەتە کە دەڵێ ئیسلام دەبێت سەرچاوەیەکی سەرەکی بیوە هیچ یاسایەک دەرنەکرێ کە لەگەڵ حکومە نەگۆڕەکانی ئیسلامدا ناکۆک بی. بە هەر حاڵ هەر قسەیەک لەسەر دەستور بکەم مەبەستم ئەوە نییە دەستور گرنگ نییە بۆیە سەرەتا دەڵێم دەستور یعنی وەکو دایکی یاساکان وەکو بنەما یاساکان شتێکی زۆر گرنگ و زەرورە بەڵام بەمەرجێک کە دەستورێک هەبی لە هەرێمی کوردستان بە سازان و تەوافق بنویسرێ هەموو لایەنەکان لەسەری کۆک بن و پێی ڕازی بن و لەوەش زۆر گرنگتر ئەوێ لە داهاتوودا یعنی دەستورەکە تەنفیز بکرێت چونکە ئەگەر تەنفیز نەکرێ بە ئاراستەیەکی خراپدا دەڕوە لە هەندێک وڵات کاتێک کە دەستور تەنفیز ناکرێ یعنی لایەنەکان تووشی شەڕی ناوخۆ حەربی ئەهلی دەبن. بە هەر حاڵ یعنی کۆمەڵێک کۆسپوتەگەرە لە بەردەم دەستوردا هەنخۆ ئێستا یعنی نەک هەر دەستور یاساش هەن لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێن جا ئەگەر بێت و دەستور لە یاسا گەورەترە بنووسێتەوە جێبەجێش نەکرێ عیبەی زیاترمان دێتە سەر دەبێ حسابی ئەوە بکرێت. باشە بە کورتی ناوێ پێشمەرجی ئەوەی کە ئێستا موچەبڕین کۆتایی بێ ناشەفافیت ناسەروەربوونی یاسا مەسەلەی بەردەستکردنەوەی ئازادی ئەوە ئەولەویات نییە بۆ خەڵک لە پێش دەستورەکە بە کورتی بێ سوپاس دەکەم. بێگومان پێم وایە ئەو لایەنانەی بەشداری لە تەدوینی دەستور دەکەن یا لە تەثبیتی دەستور یا لە مسادقەکردن لەسەر دەستور حەقی خۆیانە یعنی داوا لە دەسەڵات و حکومەتی هەرێمی کوردستان کەن کە یعنی بارودۆخەکە ئاسایی و ئەسپایی بکرێتەوە بەو مانایی کە یعنی کۆمەڵێک شتی باش لە هەرێمی کوردستان بەرپا و بەرجەستە بکرێ ئەو جا ئەو دەستورە یعنی بنووسێتەوە یاخود عفوەن مسادقەی لەسەر بکرێ بە پێچەوانەوە لایەنەکان ئەگەر ڕازی نەبنێنە ژێرباری ئەوە حەقی خۆیانە لەبەرەوەی یعنی کۆمەڵێک ستەم و بێدادی و نەعەدالەتی و ناشەفافی و فەرق و جیاوازی لەلایەن دەسەڵات بە حەقی خەڵک بە حەقی ناوچەکان بە حەقی ئەحزاب ممارەسە دەکرێت. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەرەزان شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری هەروە محمود ڕەزامین پەرلەمانتاری پێشووی عێراق سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.